پرۆژەی نوری قورئان قۆناغی دووەم لەلایەن ڕادیۆ و تەلەڤیزۆنی نور ئەنجام درراوە کە ڕادیۆ و تەلەڤیزۆنی نور سەر بە بەشی ڕاگەیاندنی مەڵبەندی کۆمەڵی دادگەریە. ئامانج لەو پرۆژەیە دیارە هاندان و تەجزیعکردنی خوشکان و برایەنە بۆ پێشبڕکێکردن لە بەدەستهێنانی خێر لە بەرکردنی قورئان لە بەرکردنی فەرموودە دیارە خێرێکی نەبراوەی هەیە. ئێمە ئامانجمان ئەوەیە کەوا خەڵک ئاشنابی بە قورئانی پیرۆز و بە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆیە هەستاین بە ڕاگەیاندنی ئەو پرۆژەیە. تا ئێستا خۆشبەختانە تەنها لە شاری هەولێر و دەوروبەری نزیکەی 6,000 کەس ناوی خۆی نووسیوە لە خوشکان لە برایان. بەیانی ئینشاءڵڵا کە ڕۆژی هەینیە 4/11 تاقیکردنەوەکە ئەنجام دەدرێ لە پارکی کانیا و ئیتر ئومێدمان وایە کەوا هەمویان سەرکەوتن بەدەست بێنین. ناویان دەچێتە تیر و پشک، خەڵاتی شایستە دیاری کراوە، نزیکەی 5 سەفەری عەمرە هەتا ئێستا بەردەستە، بەدەیان قەلەمی قورئان، چەند حیجابێک، لاپتۆپ، خەڵاتی شایستەتریش بەڕێوەیە ئینشاءڵڵا ئەگەر خێرخوازان بە پیل بانگەوازەکانمانەوە بێن و ئەو پرۆژەیەش ئینشاءڵڵا بەردەوامی دەبێ بە تایبەتی لە پشووی هاوینی داهاتوو بەرنامەمان هەیە ئینشاءڵڵا پرۆژەی تر ئەنجام بدەین. بەنسبەت ئەوانەی کەوا دەستی نووسینیان نییە یان خاوەن پێداویستی تایبەتن نابینان لە دەستگای ڕۆشنبیری نوری حکمە تاقیکردنەوەکە بە شێوەی زارەچی ئەنجام دەدرێ. حیسابمان لە بۆ ئەوانیش کردووە